لە سەرانسەری جیهان نزیکەی 1 لە 2 کەس گرەی مەمک و غودەی دەرەقی هەیە. ئەمە لە کاتێکدایە بەشێک لەم گرەیانە شێرپەنجەین، بەڵام چارەسەرێکی نوێ لە تاوەری تەندروستی سمارت هەیە. چارەسەرێک کە نوێترین توێژینەوە زانستیەکان کارامەییان پشتڕاست کردوتەوە. بەبێ نەشتەرگەری، بێ بەکارهێنانی ماددەی کیمیایی، بێ جێهێشتنی شوێنەوار. ئامێری مایکرۆوەیڤ ئەبڵەیشن. ئەم ئامێرە دیزاینکراوە بۆ چارەسەرکردنی گرێکانی مەمک و غودەی دەرەقی و گرێ دووبارە بۆوەکانی غودەی دەرەقی و غودەی کالیسیۆم و وەرەمەکانی جگەر و گرێ شێرپەنجەیەکان کە لە ئەندامە جیاوازەکانی لەشەوە بۆ جگەر هاتوون بە وردبینیەکی ناوازەوە. چاکبوونەوەی خێراتر، نرخی گونجاوتر، ئازاری کەمتر. ئێستا لە تاوەری تەندروستی سمارت بەردەستە. سمارت وەرچەرخانە.